گەلی گوهدارن خێژە و دەلال ئەمی دەست بوانە خۆی لێکەرن عالی کار بەردەوام بکەن دەرساچوو ما لێکەرن سازبار میناکەک ددۆ ژوان ئانین لێکەرەک بە ئانی وەک نیمونە ئەمێ ئانها لێکەرن ڕێزدەر لێکەرن لێزدەر نەل گۆری ڕێزکن ڕێزمانی تەفگەراوە دە هەڤۆکا دە چێ دەبێ یعنی ئەو لێکەرن ئەوارتە ئەم کارن بێژن بواتا خوي عربي الأفعال الشاذة التي لا تنطبق عليها القواعد كاملة ليكرن ريزدر أون جو أذاكرنا وان نا آن رايا وان نلقوري ريزكن ريزمانينا ين ناسكرينا ليكرن رێزدەر ئێن سەرەکە ئەڤن ڤین لێکەرا ڤین لێکەرا هەبوون لێکەرا هاتن لێکەرا هەرین لێکەرا وەرین ئەمێ میناکێ هەبوون بستینن لێکەرا هەبوون ئەمێ بستینن ئەمێ لەسەر کەساندنە هەنەکان ژوان ڕاوەستن و وەک میناکێ لێکەرا هەبوون ئەمێ ڕێزکن دەمن لێکەران ببینن چاوان ژە ڕێزکان دەرتێ و لکۆ دەرتێ ئان کەساندناوان نەل گۆری ڕێزکن ڕێزمانینە دکودە لێکەرا هەبوون دەمن بوریدە لە هێلە دەرخستنە ڕایە لێکەرێ لە گۆری ڕێزکن ڕەسەن تێ کەساندن لەومە ئەمێ ڕێزکان و کەساندنە لێکەری بدن بەرهەف یعنی ئەمێ ڕێزکێ هەر دەمەکەی بنویسینن ڕێزمانیا هەر دەمەکەی بنویسینن و هەڤۆکا خوا بدن بەروێ بێ چاوا دەردەکەوێ ژە هەڤۆکێ دە هەمی دەماندە دا ئەم زانبن لکو ژە ڕێزکان دەردکەوێ ئەمێ دەست پێ بکە دەمن بوری دەمن بوری مەگۆتەڤ ڕەسەنە ڕێزک لێ تێ لەخواکردن ڕێزکا دەستینە بە ئاواکی سازبەر لێ دەمن نەها و دەمن گبێ ژ ڕێزکێ دەردەکەوێ ئەمێ دەست دەما بوری بکەن وەک میناک ڕادەرە هەبوون دەبێ هەبوو مەگۆ ئەمێ ڕاهێژن ئێنژ داوی دەما بوری دێ و دەمان هادە ئێن و تیپا بەریوێ دەمان هادە دەبێ هەب و دەما بوری دێ دەبێ هەبوو بوریا تێدەیی بوریا تێدەیی مەگۆڕایەکە دەما بوری و بدوو دەتێ پێشنگن کەسانە پێشنگین کەسانە ئێ ئەم ژێ کەسێ یەکەم و دویەم ئیە و کەسێ سیەم ئایە و کەسێ پرژمار ئێنن کەساندن ئەمێ چرۆ ئەز هەبووم ئەز هەبووم ڕایەک هەبوو و ئێ ئەم ئێ تێهلانین چمگی و هەیی ژێ خورترە ئێ داوێژێ دمینە ئەم ئەز هەبووم تو هەبوویی ئەو هەبوویە ئەم هوون ئەو هەبوون لەڤێر لەگۆر ڕێزکن سازبەر دمەشێ خۆشک بوریە دوودار بوریە دوودار مەگۆڕایەکە دەما بوری پێشەنگن کەسانە پاشنگن کەسانە یان نیشاندەکن کەسانە
و بدو دتي أذهبوا ما كسان دناوي أذهبوا ما توهبوا يا يا توهبوا يا يي هبو يايي توهبوا يا أب آيا دبي د زماني كردي دو أب حردو جيب دو هب دبي هبو يا دو هبو يا ما بري أبا داخو يا كرين دوانين ترباسبو ما قو تفهبي دبرد چه دبي أم هون أو هبو نا أمي بردوان بكن دمن بوريد دا أم ببينن دي چه گوهرتن تيت چه بوريا بردست برليكر ده ورايكا دما بوري و پاشنگ ان نشاندن کم کسانه أمي بكسينن از ده هبو از دهبو دو دهبو يي أو دهبو يا أم هون أو دهبون بوريا بردستي دومدار مگو عيني بوريا بردست آلي زيدت بآدومدار از دهبو ما تو دهبو يا أو دهبو يا دهبو يا أم هون أو دهبو نا بوريا بردستي بلاني مگو بلاد كده پیشیا گوتنه و پاشنگن بلاني باشقانه برليكر ب دستينه ورايك دما بوري و پاشنگا بلاني پاشنگا بلاني مش ديلا ام دب ما وش ديلا اي دب يي وش ديلا دب يا وش ديلا اي ان دب نا كساندن از بلا از هبوا ما يان هبيا ما يان هبو ما لفيدري أبدا ما بوريه بلا تو هبوا يا يي هبوا يي هبو يي أو بلا أو هبوا يي يا شاشبونك بردهي لبوبهرين هبوا يا هبوايا هبايا هبوايا أم بلا أم هون أو هبونا لفر برليكر ب ناستيني ونضاد به أب يكش دركتنا ريزكان ريزكي دركت برليكر ناستين أمي بين دما هكيني يان راويا هكيني ندم هكيني ندم راوي برليكر دي ورا رايكا دما بوري و پاشنگا بلاني دستين هكيني از دي هبوا ما هبو يا ما هبوا ما هبو ما تو دي هبوا يي هبو يايي هبايي أو دي هبوا يا هبو يا هب يا تر دين گوتن و ترجي راستن جيكي حتى جيكي باشقا يكيش خور بكارتينن و ترجي راستن أم هون أو دي هبوانا يان هبويانا أمي بين أبدا ما بوري ما قوتب سازبره
هەو تەنێ لەڤر بەرلێکەر بێ ناستینێ دەما بلانی دێ بەرلێکەر و دەما هەکینی دێ بەرلێکەر ناستینێ ژرێزکێ دەردەکەوێ ئەمێ بێن دەمن نەها یەک نهایە پێشکار بەرلێکەر دێ و ڕایەکە دەما نەها و پاشنگە کەسانە ئێم ئان ئی ji bo kesê didwa kesê siyayî ayî ji bo pirjimarê bi tevahî her sê kesan ê ne kesandin ez heme tu heye ew heye em hûn ew hene jê rêzê derdikeve gotina he a ev a bi dawî tê ji rêzê derket divirdi li vir a negotiye dawî de hew kesê sisiya a heye em ê bên nihaya dûmdar berlêker di û rayeka demanha û paşinga kesane a demanha û a ez dinerin ma wek a nihaya pêşker her du wek hebin ez heme tu heyî ew heye em hûn ew hene her du wek hebin tevhevî çêbû ji rêzikê derket bû wekhevî ez ê bê nihaya bilanî berlêker bê pêşinde tê piştre rayeka dema niha ya bilanî paşinga kesane adem ê niha û a bilanîye dema nihayî bilanîye me got dema bilanî a ma a yî a ye a ne distîne kesandina wana ez hebim bine li gor dema borî hat ez hebim heger ez hebim li vê dirê çi stand ê em stand tu hebî ew hebe em hûn ew hebin ev dem li gorî dema borî ê têdeyî tê kêşandin yan kesandin dema wê bê ji rêzikê derket dema wê bê bê an ê wextê ê bê bi kirarê rê yan bi kirdeyê ve tê nivîsandin wextê dê bi xetekeyî valabûn û dûrê tê nivîsandin ez dê an ez ê hebim tu dê an tu yê hebî ew dê an ew wê hebe em hûn ew dê an em hûn ew wê hebin em ê bên rawaya fermanî tu hebe hûn hebin me got ji kesê didwa yekjimar tu û kesê didwa pirjimar hûn tenê fermanî di zimanê kurdî de çê dibe teşeya nayîniya lêkera hebûn nayîniya wê çilok kartî ji lêker tune û bûn lêkera tune û bûn her du lêker bi hev ve dibin û nayîniyê didin pêk tê û nayîniyê dibe tunebûn nayîniya wê tunebûn wek em zanin di lêkera de nabû û ne yan na dema niha de û demê din tev nebû li vir tunebûne borîya têdeyî ez tunebûm
بوریا بەردەستی بلانی ئەس تونە بووەمە تونە بووە مە تەشەیە ناینیە نەها ئا پێشکار ئەس تونە مە یانی نم ئەز نینم ئانها نینم ئانها ئەز نەئامادەمن نەبەرچاوم ناینیە نەها ئا بلانی ئەز تونە بم ji rêzikê tev derketine bi gotina tune jî ji rêzikê derketine ez tune bim nayîniya dema bê ez zê yan ez dê tune bim wek me dît ji ev derketbûna wê ji rêzikê bi rastî giwext hebe em ê lêkera teva ji wir bikarbînin û wa li gor kesandina kesan bikişînin yek bi yek lêker bi lêker ev lêkerên rêzder heger demê alîkarî me kir yana na em ê wana bê lêkera bûnê ji wir kesandina wê bidin xuyakirin û wataya wê bidin xuyakirin Saeta xwe xweş heta wanak din bimînin di xweşiyê de